گەلەری شاژن لە لەندەن پێشانگایەکی نوێ دەکاتەوە بۆ 65 شاکاری هونەری. تابلۆی وێنەکانی کۆشکی بۆکینهام دەخاتە بەرچاوی بینەران. تابلۆکان هیچ سەردەمی جیاوازە و دەست و پەنجەی تابلۆ کێشە جیهانیەکانی لەخۆ گرتووە. یەکەم جاریشە بخێنە گەلەریەکەوە کە ڕەنگە بۆ بینەر چێژی خۆی هەبێت. 65 تابلۆیە لە وێنەکانی کۆشکی بۆکینهام وەرگیراوە. ئەمەش یەکەم جارە هەمویان پێکەوە هەڵبواسرێن و لە پێشانگایەکی هاوچەرخدا لە گەلەری شاژن بخرێنە بەرچاوی بینەران. هەندێک لە خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی شوێنی نیشتەجێبوونی شاژن لە لەندەن نۆژە نەکرێتەوە کە لە ساڵی 1950ەوە دەستکاری نەکراوە. کۆشکە 1975 ژووریەکە لە ساڵی 2007 خەریکی چاکردنەوەین. فرسەتێکی باشیشە. گواستنەوەی تابلۆکان لە بری هەڵگرتنی نیشاندانی وەک گەلەریەک. ئەو شوێنەی تابلۆکانی لێبوو نۆژەن دەکرێتەوە. دەبوو تابلۆکان هەڵبگرین یان بیگوازینەوە و نیشانی بدەین. ئەمەش فرسەتێکی دەگمەنە لە تەلارەکە گواستمانەوە بۆ گەلەری شاژن کە لەوێ هەموو بە یەک ئەندازە دانراوە و ڕووناکیش زۆر باشە و کارەکانی جوانتر کردووە. گەلەری وێنەکان لە بەریتانیا و لە کۆشکی بۆکینهام هەموو ساڵێک نەریتە لە هاویندا بۆ خەڵک واڵایە. جگە لە ڕووی دیبلۆماسیشەوە شوێنێکی پڕ بایەخە. تابلۆکانیش خۆیان نەدوێن حکایەتی دەست و فڵچەی هونەرمەندە ناوازەکانی جیهانی جێڕێتەوە. ئەمانە باشترین تابلۆکانی بەشی هونەرن. کاری هونەرمەندانی هۆڵەندی و ئیتالی و لیمیش دەخرێتە بەرچاو کە هەریەک لە جۆرجی سێهەم و چوارەم و باوکیان کۆیان کردوتەوە. تابلۆکان لە مێژوویەکدا نەخشێنراوە و لە هیچ سەردەمێک بە هاو چێژی ڕوانین لەم شاکارانە کەم ناکاتەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.